دەچینە لای تەوەریەکەی بەرنامەکەمان بەڕێز مامۆستا ئەحمەد قامیشی مامۆستای ئاینی میوانی بەرنامەکەمانە باز لە جژنی ڕەمەزان هەوێنێک بۆ جژنی ئاشتەوایی و لێبوردەی و گەردنازای لە نێوان موسڵمانان دەکەین مامۆستا گیانیخوا بەخێر بێ زۆر سپاسان دەکەم جژنی ئێوەش پیرۆز بێت تقبل الله منا ومنكم جژنی هەموو پیرۆز بێ ئینشاءالله بەڵێ مامۆستا گیان دەزانین کە ئێمە مانگێکمان تێپەڕ کردووە پڕبوون ئینشاءالله لە عیبادەت و پەرستشکە ئینشاءالله خۆی گەورە لێ وەرگرتین ئەمەش بە شواز لە شوازەکان عیبادەتەوە بە چاکە بۆمان ئەنووسرێت کاتێککە لێبوردە بین ئاشتەوایی لە نێوان تاکی موسڵماندا بێتە ئاراوە. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگاری جیهان لەسەر نیعمەتی ئیسلام و ئیمان سەڵات و سەلام لەسەر پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لەسەر یاران و شوێکەوتوان تا دەگاتە سەر خۆمان. جژنی هەموو لایەک پیرۆز دەکەین تقبل الله منا ومنكم. سەرەتا دەڵێم جژنتان پیرۆز برا و خوشچینە بەختەوەر بژین هەردەم لەم ژینە هەرگیز بەر نەدەن ڕێگای ئەم دینە. پەیامی جەژن و جەژنانە هەر بۆ تۆی موسڵمانە خەڵاتی ڕۆژوگرانە بۆیە دەڵێن ئەوە جەژنی ڕەمەزان جارێکی تر هاتەوە بە مزجێنی و جەژنانە و نیعمەت و خەڵاتەوە دروشمەکانی خوددا گەورە بن بەلاتەوە هەر کەس ڕێزیان لێ بگرێت تەنها ئەو دەیباتەوە. طبعاً جەژن زۆر معنا دەبەخشێ پەیامی جەژن گەلێک زۆرە. ئێمە دوو جەژنمان هەن لە دوای دوو عیبادەتی گەورە جەژنی قوربانی لە دوای عیبادەتی حەج جەژنی ڕەمەزانیش لە دوای عیبادەتی ڕۆژوگرتن. اینجا ئەم جەژنانە نوێبوونەوەیە جۆش و خرۆشە چونکە هەموو شتەکان بەرەو کاڵبوونەوە دەڕوا یعنی ئینسان جاریوە بێتاقەتی بەسەردادێ حتا ئیمان زیاد دەکا کەم دەکا کۆن دەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و دەفەرمێ إن الإيمان ليخلق في جوف أحدكم كما يخلق الثوب هەروەکو چۆن جلوبەر کاڵ دەبێتەوە کۆن دەبێ ئیمانی جوایە. جا ئیسلام دائیمەن هەوڵی داوە کۆمەڵەشت دروست کات کە شەحن بوونەوە و گەرم و گوڕی تێدا بێت. مەسەڵەن ئێمە هەفتانەمان هەیە ئەوە مسلمانان شەحن دەبێتەوە جژنی ساڵانەمان هەیە ئەمڕۆ دوو جەژنەیە هەم جژنی هەفتانەیە کە جومعەیە و جژنی هەژار مسلمانانە و هەم جژنی ساڵانەیشە کە جژنی ڕەمەزانە. جا بۆیە دەبێ بینەران پێش هەموو شتێک بزانین کە ئەمڕۆ جومعەیە سەڵاوەتە لە پێغەمبەری خوادا بە صلی الله علیه وسلم و هەروەها جژنی ڕەمەزانیشە پیرۆزبایی و سەرکردنەوە یەکتر. ئەوەی کە لێردا دەمانەوێت ئاماژەی پێ بکەین جژن تەنها ئەوە نییە شلە و برنج و قەیسی و فاسۆلیا بخۆی یان مەسەڵەن ڕاکەی ڕاوە چکولات بکەی یان کۆمەڵە شتی ئاوا زۆر لەوە گەورەترە. بۆیە ئەگەر ئێمە بە عەقیدە و بیر و باوەڕ بۆ شتەکان بچین یعنی بە مەقاسیدەوە بۆ شتەکان بچین زۆر گەورەیە. یەکێ لەو شتانەی کە ئێمە لە جەژنا دەبینین ڕێککردنی بینی خەڵک چاکردنی بینی خەڵک. ئێمە بابەتەکەمان جێژنانی و باسی لێخۆش بوون عەفوکردنەوە نیە کاکە. یەکێ لەو شتانە چاکردنی نێوانی خەڵک. ئێمە وازین بەڵێ الحەمدوللا نوێژ و ڕۆژێکی زۆر کراوە خوای گەورە قبوڵی کە بەرهەمی ئەو نوێژ و ڕۆژە چییە؟ تەقوا تاعات و عیبادەت بەرهەمەکەی ڕەوشتە جوانەکانە چونکە أكمل المؤمنين إيمانا أحسنهم خلقا هو فرمودي پیغمبری خوا صلی الله علیه و فرمودی تەواوترینی ئیماندار ئەوانن کە ڕەوشتیان جوان بێت ڕەوش جوانی بە معنە فراوانەکەی. جایکی لەو شتانە چاکردنی نێوانی خەڵک پیغمبری خوا صلی الله علیه و فرموویەتی ألا أخبركم بأفضل من درجة الصيام والصلاة والصدقة وتیان فەرمووی ئایا ئاگادارتان بکەمەوە بە شتێک کە خێر و بێر و پلە و پایەی باشتر بێت لە نوێژ و ڕۆژ و سەدەقە. زانان دەفەرموو بەسی پێ نوێژ و ڕۆژی سونەتە. قالوا بەلا وتیان بەڵێ قوربانەوە چییە ئەوەندە گەورەیە و لە نوێژ و ڕۆژ لە خێری زیاترە؟ فەرمووی صلاح ذات البین ئەو ئیصلاح ذات البین یعنی نێوانی خەڵک چاکەین نێوانی خەڵک خۆشکەین ئەوە لە ینی نوێژی سونەت مەکە بڕۆ ئیصلاحی بینی خەڵک بکە. ئەی ئەوانەی کە غەیبەت بوختان ناکۆچی دژایەتی هەر لە خۆیانەوە لەم ڕۆژانەشدا هێشتا شەیتان بەری نەداون یعنی ژیان ئەوەندە کورتە بەشی خۆشیەکان ناکە خەڵکێک تەماشاکەین مەشغوڵ بە ناخۆشیەوە. لەبەرەوە جەژن یەکێ لە هێماکانی جەژن ئەوەیە کەوا نێوانی خۆمان چاکەین. یەکێکی ترەوە کە ئێمە ئەوەی تەوەریە بەرنامەکەی ئەوەیە کە لە یەکتر ببورین یعنی جوانترین دیاری کە پێشکەشی بەرامبەرەکەتی بکەی لێبوردن باش. ئێمە لە ڕەمەزانە زۆر لەخوا پاڕاوینەوە بەردەوام دەڵێ خوا لێمان خۆش بی و خوایە ئێمە تۆمان خۆش دەوێت تۆش ئێمەت خۆش بێ باشە. ألا تحبون الله أن يغفر لكم وليعفوا وليصفحوا
ئەمە خوا دەفەرمێ وليعفوا وليصفحوا يعني يكتر عفو كان تشابوش اللي يكتر كان ألا تحبون أن يغفر الله لكم حزنا كان خوالتان خوش به بري والله خويا حزك لما خوش به شكو والله غفور رحيم خوا زور لي خوش بو زور بالرحمة دي وش رحمة خوتام كان لي يكتر خوش بن لي يكتر ببورن خوالتان دبوره لبايتشي أم همو غرزو أم همو يعني ناكري همو كزوج من به همو كزوج توبه أو هكذا عسر روشن بيري جوازه قرين قوي يا همو من يعني براي إيمانين جاء أم إسلام أو عظيمة بردوام بيك وجيان لجمعة وجماعة لمناسبة كان لا شينو شاية بردوام بيك وجيان بردوام بيك وبون بردوام آشتي كومالايتي بردوام تشاوبوشي ليكردن بردوام ليبردن إنسان بليبردن بس قورة دبي عقليتي كي جاري وا شيطان ضل بابا تعاونيه تومشو بخاطر او سلام نكم السلام نكم تنازلي بومك تنازلي بونكي او شيطان دبي لو رجيوا في الله اللي بكاتو غوري خوي بكات لبروي من دائما من تواضع لله رفعه الله هكذا لبر خوا خوي بكم بقري والله خوا برزي دكاتو جابوا اما دبي لبيامي جاجن تيبجين وججنيش بوجوان كين بوجورة كين كبابد بين بآداب كاني ججنوا شونك أخوي جورة فرميتي ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب أو عنك دروش مكاني خوا بجورة دقرن أو معناه تقوان هي يعني ججن ناخوش مكب راكب وصار قبران إيش حرام أمشي بس قبران الرج ججنا بالرجوبي حرام بالرجوبي خمبار بي حرام خمبار بي لدنياش ذاك مقصان كان وانا بيعمل خمان نبي همو كاس خمي هي شيء هي مشكلة هي شو كخمبز لباشتينيا أين الدنيا شو ينتاقي كرنويا يعني لو أنا ما خمان هبي خالش شيء وخمين نبي بلام دبي خمكان ما لا إخوة لبر أو ججن دبي بآداب كان ججن جوان تريكين يشل آداب كان روشة جوانا كان يشل روشة جوانا كان عفو كردنو برامبر وتشاوبوشي لبرامبر هم صاريك لا دابني جوانا كان لججنا أويك هم مالكات سرداني كردني يكترا جقل ججنا بيروز داي قرنا زي ليك كين جاري وهاي خوش معنا لين هيج نبو ولا بين معنا بس القردن معنا زاكا أما تاتشنا جرينجا كإملنا خو معنا به لينا وهتاجر فيش معنا به هيج معنا وتقصيك معنا وتودلي برامبر كان من بيشنا ياخد كارك معنا كردو عزيتيان بابلا مهم هر داي قردن أزايان لبكينو بيوندي خو معنا ودلي خو معنا برامبر يكترا باكينو بالتأكيد خوي قدن أزاي زياتر لنيوان أو كساندا كبركوتنيان بيكوهيا مثلا هاوسرا لبيني كروكسكان لبيني خزم وزاوا وخزورو خزمان نزيكا كان جيران لقال جيران كان دائما بريكوتن هي تيكالي هي لو تيكالي وبريكوتن دا كم الله شدروز دبي شتي نفسي بي شتي شخصي بي شتي حزبي بي امره لبروا او قدن أزاي اگر كسك بزاني شتيكي لبينا تو دس بيش خريب كي بچی گرنی خود پی عزاکی. اویش که لیک دوری نو مثلا هیچ تجنی لبین مانده او جخت کرنویه دلنیا بونویه لیطمئن قلبی. چون که بو امر اما حاسبوا انفسكم قبل ان تحاسبوا. محاسبه خود هم کن پیجو الى روز قیامت حساب کتابتان لقلب کرد. بالی اما خمی خمام خوین. خاله روز قیامت جاری ولا سرگرد عزاک محتل بی. ای خوله نخزم هی و نحزب هی و ندینار و دلار هی. چیب کیم بوی شو رو تو قد کذا قیل کذا کذا نزنی توله شوی. إيه محتل بيه بلان بيجوا محتل بين ليه خمي خمام خوي بيبني بنفسي خوته أو نفسي كواد الله تنازلي بمكة تاني ما تشوف حسابي بمكة جاوانا كي بيها وجاوانا كي حسابا تمام صح هشة يعني لما جيت وجه رمضان ده زور ملتزم وبردوام لمسجود بوا نيجي تراويح عبادتي زور شو نيج بلام كأجات أو يعني لو أنا هندك جان نفسيش بي يعني بيوندي بخودي كسكوها بي لبردي تدانية شن كزلية بارتو كاك لقل فانا كسا آش برو باهيج نمين لنيوان تانا قناعات ناكات أما أنا شون بتشوانن قناعات بخويان بينن أولا نفسي أنا بيبني بنفسي خويان ولا قل كسي برامبر دا آش ببنوه بس إيمان تيجيشني راستقينا لعقيدة وبيرو باور توبو شي بروجوبوي ججني يعني شي كسك أو أنا كم معناه ججني نزانيو ججنوت معنا جهر فاصولة وخيسي به هجنيه دبروا بس إيمان وعقيدة وبيرو باور والدك كتو تنازل بكي وخمي قيامتي خود به او اناش كاوا بدل رقيبك للرقيد من النوا طبعا هو كاركي كبر هو بزلزانين دبي بزانين كبر لشيطانويه كبر الاواني كتكبر يعني الروح زل المقولي خومان يعني تبزان ناو سكيتو تشي تدا تبزان لتشيو هاتو تكبر شي بوشي خود بزل دزاني
دوو ڕۆژکە چنجی خۆڵ و ئێسکەرزیوی چی قابلە خۆی ئینسان لەبەرەوە چەند خۆشە لە دوای خۆت خەڵک ڕەحمەتت بۆ بنێرێ خەڵک دوعای خێرت بۆ بکە لەبەرەوە ئەوانەی کە ئەوە ناکەن چاوپۆشیان نییە ئەم ڕوحزلیان هەیە ئەمە کیبرە تەکەبور کە بەڕاستی هەر کەسێک مەسقالە زەڕێک تەکەبور هێمێناسیتە باشدا ئەوە بەخۆی هەڕژێکی زۆر گەورەیە لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر دەی بەخۆ ئەگەر خوا ڕەحمان پێ نەکات بە هەمومان کەم زۆر توش بووین بەڵام کیبرەوە نییە بڵێ وەڵات جلێکی جوانە لەبەر بێ و بۆنی و خۆش و ڕێک نا کیبر ئەوەیە بەطر الحق وغەمت الناس خەڵک بەکەم سیرکەی و حەقیش بە حەق نەزانی ئەوە کیبرە ئەوەیە مەسەن تۆ دەڵێک پێ باوەڕانەکەی چین ئێمە بنە ماڵی ئێمە حیزبی ئێمە عەشرەتی ئێمە خەڵک بەکەم سیرکەی ئەوە تەکەبورە ومل نەدەی بە حەق ئەوە تەکەبورە ئەینا ئەوە تەکەبور نییە سەعارێکی جوانت پێ زلێکی جوانت لەبەرە ناو ماڵێکی خۆشت هەیە هەموو کەس حەزی لەو شتانە هەیە گرنگەوەیە لە ناخەوەیە زۆر باش مامۆستاکەواتە فەزڵ و گەورەی و پاداشتی ئەو کەسانە چێ لای خوای گەورەکە لێ خۆشبوون بەرامبەر خەڵکی ئەوانەی کە لە خەڵک خۆش دەبێن یەکێک لە ناوەکانی خوای گەورە ئەلعەفو خوا بەو گەورەیە خۆی بەو دەسەڵاتیە خۆی لە خەڵکی خۆش دەبێت ئەی من و تۆ چی لە خەڵک خۆش نەبین پاداشتەکەی ئەوە لە دنیادا ڕێز و حرمەت و خۆشەویستی و تەباوی پێکەوە ژیانە کە زۆر پێویستیمان بەوە هەیە چونکە ئەمڕۆ خەڵک بەعام تووشی نەخۆشی دەرونی بووە قەنەعات وێژم لە پسپۆڕێک بوو دکتۆر کەریم بوو والله عەلەم وابزانم فەرمووی 190 خەڵکی کوردستان تووشی نەخۆشی دەرونی بووە دەرونی یانی تێک چووە یانی تەواو نین جا قەلەقی بێ ڕاڕایی بێ وەزوەسی بێ یعنی سایکۆلۆژی پێڵ نەخۆشی سایکۆ ئەمە بەهۆی چیەوەیە بەهۆی ئەو کە دڵەکە ساف نییە ئێمە بەهۆی چیەوەیە بەهۆی ئەوەی مەسەلەن ئەم حیزبانە بەشی زۆریان حیزبەکان ڕێکخراوەکان خەڵکیان پەرتەوازە کردووە یعنی بوون بە فیتنە بوو ئەم خەڵکە بوون بە فیتنە خەڵکیان پەرتەوازە کردووە هەر کەسە بتی خۆی هەیە هەر کەسە ئاڵایەکی خۆی هەیە هەر کەسە شەخسێکی دیاری کردووە یعنی بە جۆرە جۆرەکان بتپەرستی هەیە هەر کەسە شێخێکی خۆی هەیە هەر کەسە مامۆ یعنی وای لێ هاتووە لێی خۆی بۆ لەو کەس وەرناگرێت کاکەمە وإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول ئەگەر هەمومان کێشەمان دەبێت جیاوازیمان دەبێت کاکە بگەڕنەوە بۆ خوا پێغەمبەری خوا قورئان و سنت ڕێباز شوار خەلیفەکان لەبەرەوە ئەم ئەحزاب ئەم حیزباتە سەقەتە بەم شێوەیە کە لە کوردستان داکرا و هەندێک لە کەناڵ و میدیا چاواشەکارەکانیش بەڕاستی خەڵکیان تەواو تووشی نەخۆش دەرونیان بەپەلا هات چی بوو یعنی شتێکی بەسیط گەورەی دەکەن مێشە دەکەن بەگامێش ئەو وای کردووە خەڵک بە زۆر لە زۆرەکان لە یەکتر نامۆ بێ بێتاقەت بێ لە یەکتر لەبەر ئەوانە ئێمە پێویستە یەکتر عەفو بکەین پاداشتەکەی لە ڕۆژی قیامەتیش دەفەرمێ ئەوانە فقط وقع أجره على الله پاداشتان لەسەر خوا لە مەیدانی مەحشەر کاتێک هەموو شتێک تەواو بوو جارچێک بانگ دەکات چێن ئەوانەی کەوا لەبەر خوا یەکتر عەفو کردووە با هەڵسنەوە چونکە وقع أجره على الله تۆ نازانی خوا چ پاداشتێکی ئامادە کرد چونکە بێ سنوورە ئیمامی ئەحمەد ئەو کەسەی کە لیدا و زەلیلی کردبوو چەند مانگ لە سزنا وای لێ کردبوو دوای هێنانەوە کە لە ماڵ خەریب و ڕۆحی دەردەچوو جەلادەکە هات تی ڕووم نابێ مەژوورێ بە کوڕەکە هاتووە دەری کوڕەکەی ئیمامی ئەحمەد فەرمووی هاتووم بەڕاستی زۆر پەشیمانم زۆرم لە باوکت داوە خوا پێ بڵە بە عەفو بکە فەرمووی پێ بڵە بە عەفو بێ بەس نەچۆ ژوورێ ڕووی نهات چونکە زانی چی کردبوو خۆی زانی لە سزنا لە ژوورێ تاریکاندا چ کراوە نەچۆ ژوورێ کوڕەکە گوتی باوکە ئاخر ئەمە جەلادە ئەمە چی تووڕە لەبەر خوا چونکە من ئەوەندەم بەسە فقط وقع أجره على الله ئیترمە پاداشمان لای خوا بێ ئیتر خەڵک چی بۆ ئێمە پێ دەکرێت لەبەرەوە دائیمەن پاداش چاومان لە پاداشی دوا ڕۆژ بێ ئینشاءالله بەس خۆش مامۆستاگیان شتێکی خەتەرتر هەیەوەیە کە هەندێک کەس زەن لەگەڵ دایک و باوکیان قسە ناکەن حتا زۆر بەجێژیان ئاژنا بن ئەمە والله پەنا بەخوا ئەمە مەسەلە بیر و باوەڕە هەر نوکتەیەکی خۆش بۆ بینەرام ژێرمەوە ڕۆژێک ئەوە دەچم بۆ خوتبەی داوا بڵێن نیو ساعتێک پێش دەڕۆیشتم وڵا پیاوێکی پیر هات بە تەمەن بوو هات دەستی ماسکردم و دەمی دەستی ماس کرد و چاکوچۆنی و تخوا مامۆستا لە خوتبەی دوعام بۆ بکە بەسەر چاو بە جوام جمعانە خەڵک دوعا و دوعا دەکا بەسەر چاو چیە نەخۆشتان هەیە مەسەلەن کێشەی خێزانیتان هەیە بەسەر چاو دوعام کرد کوتی ناناوە نەکەی کوتی تخوا مامۆستا کوڕەکەمێ بڵێ خوا لە کۆری کێوە خوا لە کۆری کێوە وەرە کوڕ بەم حاڵە بەخێوکە و ئەم هەموو مەسرەفە بڵێ خوا لە کۆری کێوە وەکتم نادەڵم خوا هیدایەتی بدەیت بەهەرحاڵ ئەمە عەقیدەی لار و خوار کە ئێستا کۆمەڵە خەڵکێک غەیری ئیسلام دادەڕۆن پەروەردەی سەقەت ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بە خراپ بەکاری دێنن و هەروەها میدیای خراپ
چونکە بەڕاستی کە دەڵم میدیا خراپ کۆمەڵە میدیاکەن یعنی هەوە هەمووی نییە ئێمە ئەو میدیا ئیسلامیانە شانازیان پێوە دەکەین بڕۆ معدل ئەو ماڵ منداڵێتەوە سەیری ئەم کەناڵی ئیسلامیانە بکە هەر هەمویان بەس پێدە و پەیام و بانگەواز و هەرچی ئیسلامیەکان و ئامۆژگاری و هەرچی هەیە ئەم ڕادیویانەی کە هەمانە محراب و سونە و چی وڵای برەقەت ماڵ منداڵت فاسید نابێت تێک ناچێت بەڵام کۆمەڵە کەناڵەکەی وڵای ماڵت هەڵدەچێنێ کوردێت هەڵدەگەڕێتەوە کەزلێت هەڵدەگەڕێتەوە حیا و حرمەت ناڵن بە قسەر ناکەن لەبەرەوە کە ئەگەر ئینسان پەروەردەیەکی ئیمانی بکرێ ئەو کوڕە دەڵێ وڵای منە داکوباب لێ ڕازی نێ بەخواش لێم ڕازی نابێ کچەکەش دەڵێ بەخوا ئەگە داکوبام لێ ڕازی نێ خواش لێم ڕازی نابێ کەواتە من ناسمە باشتێ کەواتەشم دەستیان ماز دەکەم دایکە گیان باوکە گیان لە خزمەتم بەڵێ زانمە دایکە باوکە تەبیعەتیان لەگەڵ ئێستا ناگونجێ ئی قەدیمن عەقلیەتیان تەبیعەتیان بەڵام دەبێت تۆ بە حکمی دینەکە وا لێ دەکات خزمەتکاری دایک و باوکت بی ئێستا لە ئەوروپای خەڵک بۆچی مناڵوشت ناخاتەوە لەگەڵ سەگ و پشیلە ڕابێرێ ئەڵێ چکە مناڵەکە و 18 ساڵ حسابی بۆ ناکە لەبەرەوە ناسا لە سەگ و پشیلێک بەخێو دەکات بۆ خۆی لەگەڵ ئاژی و دەبێتە هاوڕێیانی سەگ و پشیلە لەبەرەوە ئەمە ئیسلام ئەوەمان لێ دەکات خێزان گەورە و بچووکی حیا و حرمەت خۆشەویستی ئەوە بێدینیە وای کردووەکەوە هەندێک ماڵ خێزان هەن ئاژاوی تایە بۆ چونکە فەرمانەکان جێبەجێ ناکەن لەخوا ناترسن ئەوە بێدینیە وا دەکاتکەوە پەروەردەی سەخت کوڕەکە پەلاماری دایکی بدە پەلاماری باوکی بدە خیانە لە خوشکەکەی بکە خیانە لە خزمەکانی بکە بۆیە ئامان وریابن چونکە پلان و پیلانی دوژمنان ئەوەیەکەوە خێزانەکان هەڵوەشێنن و لەو ڕێگەیەوە بە ناوی سەربەستی و ئازادی بەرەڵای بڵاوکەنەوە زۆر باش مامۆستاوە پێی کە جژنەکان بەگشتی جژنی ڕەمزان و جژنی قوربانیش ئەو چەند ڕۆژە یەکێکە لە ڕۆژە گەورەکان بەلای خوای گەورە و شاعیرێکی بەرزی ئیسلام دروشمێکی دینی ئێمێ هەمومان خەریکی خوا ئامادەکردنین بۆ پێشوازیکردن لەم جژنانە جاری وا هەیە لە پێش جژنە هەندێک دەمەقاڵێمانە بێ لەگەڵ کەسێکە یاخود دڵ ئێشانێتێک گیرانێکمانە بێت تا چەنە گرنگە ئێمە لە جژنە خۆمان پارێز پێش جژن لە کاتی ئامادەکاری بۆ جژن خۆمان پارێزین لەوەی کە دڵی بەرامبەرەکانمان نەڕەنجێنین سەر و دڵیان نەگرین بۆ ئەوەی لە جژنا بەدڵێکی خۆشەوە هەم جژنەکەمان بکەین هەم پێویستی ژنەکە بەو شێوازە داوایگردن ئازادی لە یەکتر وڵات ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر بنەمای خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن الوقایە خەیڕ من العلاج دامەزراوە ئەمر بە معروف نەهی لە منکەر یعنی ئیسلام پێ دەڵێ تاوانەکە مەکە چکە دوای دەبێت پەشیمانی و تۆ بەو خوایە دەبێت لێم خۆش بی لێم خۆش نەبی ئەگەر نێکی گەلێک باشتر ئەجا ئێمەش بەحەقەت یعنی هەندێک شت هەیە هەندێک جاری وا شەڕێ خەت دەگرێ یعنی شەڕێ خەت دەگرێ بەدەست خۆت نییە بەریەکەوتن هەر دەبێ خۆ ئەگەر بکرێ نەگاتە جەژن زۆر باشە بەڵام ئاساییە هەندێک شتیش هەیە پێویستی بە کات هەیە تا دڵەکان دێتەوە تایم تۆزە هێواش دەبێتەوە گرنگەوەی ئێمە ئەو جەژنە بخینە دەرفەت ئیستیغلالی بکەین خۆ بکەین ماڵەکەیە لە مزگەوتە یعنی ئەو جەژنە بکەین بە دەرفەت ئەو کاتە ئەوش بە تەنەزولی نازانە دەڵەوە لە حرمەت ئەو کاتە تۆ حرمەتی جەژنەکەت گرتووە ئەو کەسێک کەوا دەیکا بە دەرفەت و دەچێ داوای گردن ئازایی دەکا و جەژنت پیرۆز بێ و زەردەخەنەیەک الله زەردەخەنە چەند جوانە یعنی بەڕاستی ئەوە قەدری جەژنی گرتووە و جەژنەکەی بکەین بە ئیستیغلالی بکەین چونکە دائما مە کێشە زۆرە بە خۆمان بۆ پێشتر باسمان کرد بەهۆی ئەوەی کە خەڵکە پەرتەوازە بووە دابەش بووە واقعەکە من ناتوانین نکۆڵی لێ بکەین خەڵک دابەش بووە کە دابەش بووە ئێمە جەژن بکەین بە وەسیلەیەک ئیستیغلالی بکەین بۆی بچین یەکتر عەفو بکەین بۆ ئەوی خۆ عەفومانکە بۆ ئەوەی خۆشەویستی بڵاوکەینەوە واللهی مسلمانان بینەران واللهی بڵاوکردنەوەی خۆشەویستی یەکتر خۆشویستن و واللهی ئێمە قەیرانی خۆشەویستیمان هەیە لە کاتێکدا خودای گەورە لە فەرموودەیەکی صحیح لە قودسیە فەرموویەتی وجبت ئێمە نامانێ خوا خۆشمانی بوێ بە تاکید وجبت محبتي للمتحابين فيا واجبم کردووە لەسەر خۆم خوا دەفەرمێ ئەوانەی لەبەر من یەکتریان خۆش دەوێ من خۆشم دەون سبحان الله خوا ئێمە چین مادام لەبەر خوات و ئەو کەسەت خۆش دەوێ خوای خۆشی دەون وجبت محبتي للمتزاورين فيا واجبە لەسەر من خۆشم بوون ئەوانەی لەبەر هەموو شوێ یەکتر دەکەن لەبەر خوا خۆشم دەوێ باش کە خۆشم بیستی لەبەر خوا دێم سەردانت دەکەم الله پاشان وجبت محبتي للمتجالسين فيا ئەوانەی لەبەر خاتری من پێکەوە دادەنیشن یادی من دەکەن دوو قسەی خێر دەکەن دەمەتەقەیەک زەردەخەنەیەک پێکەنینێک لەبەرەوە
ئەم هەموو گەورەیە بۆ لەدەست خۆمان بدەین خوا خۆشمانی دەوێت خۆمە هەموو مامۆستایانی ئاینی داجار بۆیان ژێڕاوینەوە کە کەسێک چوو بۆ لادیەکی خوا فریشتێکی ناردووە و پێیگوتەوە بۆ چیت بۆ لادێک وڵی سەردانی فڵان کەسەکەم بۆ سەردانێک مەسلحەتەیەک مەسئولێکە دەوڵەمەندێکە کچێکی جوانی هەیە مەسێک نەوەڵی بەس لەبەر خوا خۆشم دەوێت دەیوتی میش ئەو فریشتەی خوام و خواشتوی خۆش دەوێت یخوا دەستخۆش مامۆستاگیان لە کۆتاییدا ئەم لێبوردەیە تا چەند دەبێتە هۆکارێک بۆ پچەوبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان خزمایەتی ئەمە تا چەند گرنگە ئەمەش جێبەجێ بکەین بۆی کە هەمومان بنەماڵەیەکی مەسەلەن تۆکمە و یاخود دۆستایەتێکی تۆکمە بێتە ئاراوە ئێمە دەبێ لێبوردە بین چونکە هەموو شەڕە ناکرێ بێزار بووین ئەم هەموو قینە ئەم هەموو کینە بەرایەتیە ئەم هەموو حەسوودیە ئەم هەموو غەرەزە لە پای چی قیامەتیشمان دەڕوە دنیاشمان دەڕوە پیاوێکی پیر عمری 120 ساڵ زیاتر بوو لێیان پرسی ئەتو بۆ بەقوت و بەخۆ یعنی سیحەتی زۆر باش بوو وتی وەڵی لەبەرەوەی دڵم صافە تەرەکت الحەسەد بەقیە الجەسەد وتی حەسەدم واز لێنا جەسەد مایەوە خەڵکێکی لە دڵی خۆیدا دەکوڕێ خەفەت و غەرەز و دەیموت و بغەیزیکم بمرن بەو داخەوە واز بێنە شەیتان بەلعنەتکەن بەسە کەواتە ئێمە هەمومان بە بافراوانی بیرکەینەوە ئێمە کوردی موسڵمانین تەنها بەم دینەوە جوانین ڕێزی هەموو کەس دەگرم با لە حیزبەکەی تۆش نەبێ با لە ڕێکخراوەکەی تۆش نەبێ ئێمە کوردی موسڵمانی تەنها بەم دینەوە جوانین مادام نوێژەکە مادام ئەهلی مزگەوتە کەیفی خۆیەتی هەر ڕەوتێکە کێشە نییە گرنگەوەی ئێمە برای ئیمانین ئێمە شتە بچووکەکان لێکمان جا نەکاتەوە هو سماكم المسلمين من قبل وفي هذا خوان عيناوي مسلمان ام ناوچ کۆلانە چییە ئەو خەڵکە لەسەری پەرتەوازە بووە کەواتە ئێستا کە واقعەکە ئەوە خەڵکێک پەرتەوازە بووە ئێمە دەبێت لێبوردنمان هەبێ ئەبێت چاوپۆشیمان هەبێ مەسەلەن ڕووداوێکی هاتوچۆ دروست دەبێت دەمەقاڵەی لە بینی جیرانەکانە دروست دەبێت بێوەفایەک دەبینی لە بینی هاوڕێیاندا لە بینی دۆست و خۆشەویستاندا بەتایبەتی ئەمڕۆ کە خزمایەتی زۆر لاواز بووە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە خۆی پێی دەوترێ شەبەکاتی اتصال اجتماعی تواصل اجتماعی بەڵام فعلا شەبەکەی انقطاعی اجتماعیە بەڕاستی یعنی تۆڕە کۆمەڵایەتەکان نێشت چییە نات لەباتی بچێ کۆمنتێکی بۆ دەنووسێ لایکێکی دەزانم لایکم بۆ چییە لایکی سوپادە چییە لەبەرەوە یعنی زۆر گرنگە ئێمە لەبەر خوایەتمان خۆش بێ هەموو یەکتر بکەین و هەروەها چاوپۆشی لە یەکتر بکەین و لە یەکتر ببورین چونکە خوا بەو گەورەی خۆی ئەو لە ئێمە دەبورێ توخوا ئێمە چین تارێکتر نەبورین چونکە بەڕاستی ژیانیش زۆر کورتە و زۆر بە خێرایی تێدەپەڕێ دەبا ئەم جەژنە بکەین بە دەرفات ئەم جەژنە بخۆزینەوە بە زەردەخەنەی سەر لێوان بە ڕەوشتی جوان بە دڵێکی پاک ئێمە بەرهەمی ئەو نوێژ و ڕۆژووی کەوا بینیومانە و کردومانە و ئەنجاممانداوە لە ڕەمەزانە هەوڵ بین ئینشاء الله تعالی بەرهەمەکەی بچینینەوە چونکە بەڕاستی ڕەمەزان تاعات و عیبادەتەکە هەر هەمووی بەرهەمەکەی ڕەوشی جوانە و ڕەوشێکی لە ڕۆژە جوانەکانیش ئەوەیەکەوە یەکتر عەفوکەین بەو ئومێدەی تاخوا عەفومانکە دەستەکان خۆش بێخۆ ساگیان زۆر زۆر سپاس بۆ وتەکانە ئینشاءڵڵا سوودی هەبوو هەمومان لەم ڕۆژە بتوانین دان بە خۆمانە بگرین و بەسەر تۆڕەیمان ئازاڵ بین و پەیوەندیەکانمان تۆکمەتر بکەینەوە دووبارە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ تقبل الله منا ومنكم صالح الأعمال يا ربي خوا هەر لە جەژن و خێر و خۆشی دابین و ئەم ئیسلامەمان هەر گەشاوە بێ مزگەوتمان هەر خەڵە باڵغ بێ مسلمانان هەر دڵخۆش بن يا ربي خوايا جەژنمان خێر و خۆشی بەدوا دابێت اللهم آمين. خوا دەستخۆش مامۆستا یعنی خوا بەخێر بێ سەر چاومان.